برپرسا کنترل پنجشیره لوزارت تندرستی دکتر چنار علی سنجاوی جبغدای میوان منه لگل دکتر چنار ام دیوی مجاری زیاده تر بگنه دسته بریز دکتر چنار دست پیکی ده دخوازم بزانبم یعنی اگر این کتنا بنخوشیا پنجشیره یا ممکان چنه و براستی پرسک هیا هر کس وی پرسیش خوده که جبو چه درمان پنجشیره اوقات زحمته و نای پیدا کردن دکتر کرم که دکتر ئەو کاتتان باش زۆر خۆشحاڵم کە لەگەڵتان دەبم من ئەمڕۆ لە بەغداد بەشداری لە کۆنگرەی ساڵانەی ئەنجومەنی شێرپەنجەی عراقی کە ساڵانە ئەنجامی دەدەن تایدا ئامارەکان بڵاو دەکرێتەوە و تۆژینەوە زانستیەکان بڵاو دەکرێتەوە ئێستا لە عێراق ئامارەکانی 2024 بڵاو دەکرێتەوە هەر لەو کاتێک کە من لەگەڵ ئێوە قسە دەکەم و ئامارەکانیان بڵاو کردەوە بۆ ساڵی 2024 چونکە لە هەموو جیهان 2 ساڵ جارێک ئامارەکان بڵاو دەکرێنەوە چونکە ئەو ژمارانێک کە هەنە پێویستیان بە فلترێشن و شتێکی زۆر هەیە فلترێکی چاک تاوەکو ڕقەمە ئەسلێکت بەدەست دەکەوی لە ناویاندا وەکو هەموو ساڵێ شێرپەنجەی مەمەک بەداخەوە دایم یەکەمین زۆری شێرپەنجەیە هەمویان بەربراوترە وەکو باسیت کرد دەستنیشانی پێشوەختە زۆر گرنگە من خۆم وەکو کە سەرۆکی بەشی کۆنترۆلی شێرپەنجەم باستان شکر ئێستا کە چۆن لە کوردستان سنتەرەکانی دەستنیشانی پێشوەختە بە تایبەتی مەمەک ئێستا هەیە لە هەموو شارەکان سنتەرمان هەیە لە هەولێر 2 شوێنمان هەیە هەم لە نەخۆشخانەی ڕزگاری هەمیش لە سنتەری نازدار بامبەڕنی لە 2 شوێنەوە خزمەتی هاوڵاتیان دەکەین تاوەکو شێرپەنجەی مەمەک زوو دەستنیشان بکرێت ئەوەی گرنگە کە وەکو ڕزایەک ڕزام لە خانمان هەیە تکایە پشکنینی خودی لەبیر مەکەن چکە هەنگاوەکی زۆر گرنگە تاوەکو ئەتوو لە ماڵی خۆت ماگانە دەست لە سنگی خۆت دەدەی ئەگەر شتێکت هەبوو تاوەکو زوو سەردانی پزیشک بکەیت دووەم نقطە کە یەک تکای دووەممە کە گەیشتێ تەمەنی 40 ساڵی ڕزاەن مامۆگرافی لەبیر مەکە ساڵانە یان 2 ساڵ جارێک بەجێرە ئەوەی کە دکتۆر بۆ دادێنێت چکە ئەوانەی لە خەتەرن باشترە ساڵانە بیکەن ساڵانە مامۆگرافیەکەی بکە ئەگەر لە خستەخانە حکومیەکانیش ئێستا بەردەستە هەم لە ڕزگاری هەم لە سنتەری نازدار بامبەڕنی لە هەولێر لە دهۆک لە سلێمانی هەمویان هەیەە دەتوانن سەردام بکەن و بیکەن ئەو سێمیش ئەگەر شتێکت هەبوو ڕزاان مەی شارەوە شەرم مەکە چونکە شاردنەوەی نەخۆشی بۆ خۆت زەرەرە لەبەر ئەوەی شێرپەنجەی مامک ئێمە بۆ ئەوەندە باسی دەکەین لەبەر ئەوەی لەو شێرپەنجانەیە کە ئەگەر هاتوو زوو دەستنیشان بکرێ لە 195 بەسەرەوە چاکبوونەوەت مسۆگەرە نەک بڵێ ئەوە مؤقتە و نە شێرپەنجەمانای مردن نەخێر شێرپەنجەی مەمەک ئەگەر زوو دەستنیشان بکرێ زۆر چاکبوونەوەت مسۆگەر دەبی 195 بەسەرەوە کە هیچ شێرپەنجەکان ئەو ڕێژەیان نییە و شتێکی تر هەیە کە پێم خۆشە باسی بکەم لێرەوە من وەکو خۆم لە گلۆبال برێست کانسەر ئینیشیتیڤ ئەمە گروپەکی جیهانیە لەسەر شێرپەنجەی مەمەک ئیش دەکەین لەو ئێمە چەند گایدلاینێکمادانە کە چەند تۆژینەوە شتیان کە گەیشتینە ئەو نقاتانەی کە ئێستا باسی دەکەم دەڵێ وشیارکردنەوەی خەڵک زۆر گرنگە بە تایبەتی لە وڵاتانەی کە جارێ نەگەیشتینە قۆناغێکی پێشکەوتوو کە باری دارەیان بەو ئاستە بەرزە نییە وەکو مەسەلەن عێراق لە وڵاتانەیە بۆ ئێمە وشارکردنەوە زۆر گرنگە ئەو وشارکردنەوە کە نیشانەکانی شێرپەنجە بزانی ئەگەر هەر خانمێک خەڵک وشار کراوە کە نیشانەکانی شێرپەنجە وایە تکایە ئەو نیشانانە هەبوو سەردانی دکتۆر بکەیت دەڵێ ئەگەر هاتوو لەو قۆناغەدا ئەتوو سەردانت کرد ئەوە زۆربەی زۆری نەخۆشەکان لە قۆناغی یەکەم و دووەم دەستنیشان دەکرێت کە 160 چاکبوونەوەت مسۆگەر دەبی لەو قۆناغا ینی ئەو زوو دەستنیشان دەکرێت لەو قۆناغەدا ئەگەر ستونی دووەممان چ بوو ستافەکانی کە لە مێدیکەل ستاف ئەوانەی لە تەندروستی کار دەکەن ئەوانیش پێویستیان بە وشارکردنەوەیە دکتۆریش پێویستی بە وشارکردن چکە هەموو دکتۆرێک دکتۆری شێرپەنجەی مەمەگنیە لە هەر مرکزێکی سەحی لە سنتەرەکانی دەرەوەی شار دەبی ئەوانە هەموو وشارکردنەوە بڵێن تکایە ئەگەر هاتو نەخۆشتان بۆ هات ئەو نیشانانەی هەبوو تکایە وایان لێ بکەن سەردانی سنتەری دووەم بکەن سەکەندەری سنتەرەکان وەکو نەخۆشخانە سەرەکیەکان ئەوانەی کە لە ناوشارن تاوەکو پزیشکی پسپۆر بیبینی و پشکنینی دواتری بۆ بکە وەل هەر کاتێکیش کە دەستنیشان بکرێ دەبی ئەو ماوەیە کە نەخۆشەکە هەستی بە گرەیەکەی کردی و هەتا فەحسەکانی تەواو دەبی نابینی دوو مانگ تێپەڕی ئیمە بەداخەوە نەخۆش هەست بە گرەیەک دەکات
پرس بە دکتۆر ناکە دەسی پرس بە جیرانێکی دەکا خەسووی داکی ینی کەسێک کە شارەزایی لە ئیشەکەی نییە ناکچم ئەوە هیچ نییە ئەوە گرەیەکی شیریە ئەوە گرێ نییە مادام ئازارت هەیە مەترسێ ئەو شتانە دوورە لە ڕاستی تکایە گە شتێکتە بوو پزیشکە پسپۆڕەکە بۆ ڕاستکاتەوە نەک کەسێکی ناشارەزا لە جیهان ئێستا زۆر احتیمام بەوەی دەدرێت پیشن ناویگەیشن ڕێنیشاندەرە ڕاستەکان دەبێت ئێمە زیاد بکەین ئەویش بەچ بە وشیارکردنەوە هەم بۆ نەخۆش هەمیش بۆ کادیرانی تەندروستی تاوەکو ڕێگەی ڕاست بە خەڵک پیشان بدەن ئەوانەی کە پسپۆریش نین بەڵام ڕێیان پێ پیشاندن بەرەو دکتۆرە پسپۆڕەکە بڕۆن و ڕێگای ڕاست بگرن. دکتۆر چنار ڕێژەیە پێکەتنین پەنجەشێرێ بتایبەت لە هەرێما کوردستانی لە گۆڕ ساڵین بۆری چاوایە ڕێژەی شێر 50 ساڵانە لە هەموو وڵاتێک بەداخەوە لە زیادبوونە کوردستانیش بێبەری نەبووە لە وەکو وڵاتەکانی تر بەڵام زیادبوونەکە ئەوانیە بڵین جیاوازیەکی زۆر زۆر هەیە لەگەڵ ساڵەکانی تر سەبر زیاد دەکا بەڵام پێمان باشە کە وەکو گوتم پێتان ڕابگەینین کەەوە شێر 50 مەمک زیاتر لە 122 بەسەرەوە لە توشبوان شێر 50 مەمکە ئەوانەی کە تۆمار کراون ڕێژەکەی زۆرە و لە ناویشیاندا 102.5 جەنابەت ئاماژەت بۆ کرد کە 100 توشبوانی شێر 50 پیاون لە ناویشیاندا لە کوردستانی نزیکەی 102 پیاوە کەواتە پیاویش بێبەری نەبوونە وەکو جەنابیشت ئاماژەت پێ کرد کە پیاوەکان لە قۆناغێکی سەخت دەستنیشان دەکرێن لەبەرەوەی گرنگی پێنادن زۆر گرنگە پیاویش ئەوانەی لە خانەوادەیان شێر 50 هەیە بە تایبەتی شێر 50 مەمک پرۆستات کۆلۆن پەنکریاس ئەوانە با بۆ خۆیان مانگانە وەکو ئافرەتەکان لە ماڵەوە پشکنینی خودی بۆ خۆیان ئەنجام بدەن ئەگەر هەر نیشانەکی ئاساییان هەبوو بازوو سەردام بکەن. بەێ دکتۆر گەلک سپاس بۆتە سپاس بۆ وانە ئاگاهداریان هەروەها ڕێنمایین کوتەگوتی دکتۆر چنار علی سنجاویش بەغدایە لەگەڵمە.